لەو کاتە کاتی بڕیاردان نییە بەڕاستی تازی و تۆزێک مێشک بە باشی ئیش ناکا لەو کاتێ. وەرزی گەرمایە و هاوڵاتیان لە کاتی خواردنی ژەمی نیۆڕۆن بە تایبەتی پێیان خۆش لەگەڵ ژەمەکەیاندا دوو ماستاو بخۆن، بەڵام ئەمە گرفتێکیان بۆ دروست دەکات، خەویشی قوڵ دایان دەگرێت و دەیانوێت بخەون و نەگەڕێنەوە سەرکار. من هاتوومەتە لای پزیشکی پسپۆڕ بۆ ئەم بابەتە تاوکو وەڵامی ئەم پرسیارە وەربگرم بۆچی لە دوای خواردنەوەی دوو ماستا و خەودا دەگرێت. ناتوانێتە لای دکتۆر محەممەد جەباری پسپۆڕی کلینیکی خۆراک. سڵاو لێ بێت دکتۆر. کێشەکە چییە کاتێکە دوو ماساوە خۆی لە نیوەڕوانە خەودا دەگرێ؟ خۆی بابەتەکە تۆزێک زانستیە. عادەتەن ئێمە کاتێکە خواردنێکی چەور ئەخۆین، مەسەلەن بۆ نمونە خواردنەکە تۆزێک قورسە، گریمان مەسەلەن خواردنێکی کەبابەکە خۆی دوای ئەوەیانەوە تا خواردنێکی تر لە خواردنەکانی پڕچەوری و پڕپرۆتین بێ لەگەڵی شایان خۆتەزانی ئەمە لەگەڵ جاری وایە نان لەگەڵ هەموو خواردنەکە ئاخۆنیا برنج لەگەڵ هەمن ئەم نان ئەم خواردنە قورسەیە لەگەڵ یاخۆی تۆش ئەڕۆی ماستاوێک ئەخیتە سەریەوە ئەمە نەخ ماستاوەکە ئێوا بڵین خۆشی چەورە. چیمان بۆ دروستە بێ دوو حاڵەتمان بۆ دروستە بێ بە بۆنەی ئەو دوو حاڵەتەوە وای لێ دێ با بڵین ئینسان تۆزێک بەرەو لەشی بەرەو خەواڵوو بێ. یەکێک لەوانە ئەو کات خوێن لە جیاتی ئەوەی باشە زۆربەی زۆری بەرەو گەدە ئەڕات، چکە ئێستا خواردن زۆر خواردنێکی چەوری و لەگەڵ پرۆتین هاتووە بۆ گەدە. ئەم دوو چەوری و پرۆتینەیە کاتێکی زۆر ئەوێ بۆ ئەوەی هەرز بکرێ بەڕاستی. پێویستی بە چییە؟ پێویستی بە خوێنێکی زۆرە. ئەم خوێنە زۆرە ڕێک بۆ کێڕا بۆ گەدە ئەڕوا. خوێن بۆ مێشک تۆزێک کەمتر ئەبێتەوە. لە ئەنجامی ئەو کەمبوونەوەی خوێنە تۆزێک لەش تۆزێک لەش بابڵین خاوە بێتەوە. ئەمە یەکێک لە هۆکارەکانە. ئەو قسەیەکڵێ وەڵام مێشکم ئیش ناکات ئەمە ئاگرێتەوە ئەو ئاگرێتەوە تقریبن لەبەرەوەی عادەتەن خەڵک خواردنی قورسە خۆی فعلەن وایە ینی لەشت ئیسراحەتێک ئەڕاتە ئیسراحەتێکەوە. یەکێک لە هۆکارەکانی تریش با بڵین یەکێک لەوانەی کە زۆر گرنگە ئەوەیە کاتێک کە تۆ خەو با بڵین خواردنیەک ئەخۆی وەختێک کە خواردنیەکە خۆی ئەو خواردنە پڕی چەوری بێ لەگەڵی شایە شەکری تایە ئەنسۆلین بەرزە بێتەوە. ماستا و خودی خۆی دەوڵەمەنە بە مادەیەک بە ترشە ئەمینیەک پێوترێ تریپتۆفان، هەرچەندە ناوەکە زۆر گرنگ نییە. ئەم ترشە ئەمینیە یارمەتی دەرە بۆ دروستبوونی میلاتۆنین، ئەم با بڵین سیرۆتۆنین لەگەڵی شایە میلاتۆنین، بەڵام سیرۆتۆنین. ئەم سیرۆتۆنینە چییە؟ ئیشەکەی خاوبوونەوەی ماسولکەکانە و بەرەوبوون بەرەو با بڵین هەست بە خەو بکەی زیاتر، با بڵین حەزی لێبێ لە خەوەی. ئەمە هۆکارێک یەکێک لە هۆکارەکانی ترە کە چی ئەکا کە وا لە لەش ئەکا تۆزێک با بڵین بڕاتە حەزی لە خەو بێ بەڕاستی و ئیسراحەتی پێ بکە. باشە لەو کاتەیە پێویستە خەڵک شۆفێری بکات؟ پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی. ئێمە جارێکی تریشوا بزانم هەر بە یەک شەو باسمان کرد فعلەن وایە ئەگەر تۆ مەسافەیەک ئەگەر شۆفێرە بە ڕێزەکانی خۆمان ئەگەر بزانێ ڕۆژی مەسافەکەی درێژە، من پێم باش نییە لە کاتی خواردنێکی چەور و ماستاوێک بخۆی بە دوای ئەوەیە پێویست ناکات جارێ شۆفێری بکە، باش نییە بەڕاستی. لەبەرەوەی پێمان باشە تۆزێ ئیسراحەتی بدا بە خۆی عەلە الئەقەل حەوانەوەیەک با بە خۆی پاشان باش وایە ینی نیو سەعاتێ ئەمجا دەستکەی بە شۆفێری و لەگەڵی شایە ئەمجا چایە بخۆی مەسەلەن یا قاوەیە بخۆی، چونکە چای و قاوەکە کافاینیتیایە هێورکەرەوەیەکە ئەو نەتیجەیە بۆ کەمەکاتەوە نەتیجەی با بڕین هەست بۆ خەوبوونەکە کەمەکاتەوە و کاتە مشکلەی نابێ و ئێمەوەهاتوین کە نانەکەماخوا یەکسەر چاکەش حازر بێ لەگەڵیا. ئەمە دروستە یاخ شێوازی ناخۆکە نان ئەخۆی ماساوێکیش خۆی دوای بچی بکەیت؟ خۆی باش نییە چایەکی لەگەڵا بخۆین. هەموو جارێمە ئەیڵێن لەبەر چی چای لەگەڵ باش نییە؟ چا عادەتەن هەڵمژینی ئاسن کەمەکاتەوە لەبەرەوەی کافاینێکی زۆری تایە وە لەم هەندێ مادەیتیایە فە هەڵمژینی ئاسن کەمەکاتەوە. بە تایبەت ئەگەر ئەو ئاسنەیە لەسەر چاوەیەکی با بڵین ئاژەڵی بێ مەسەلەن گۆشتەمەنیەکان لە سەتا هەندێک توێژینەوەیە لە ١٤٠ کەمێکاتەوە هەڵمژینەکەی. هەرچەندە ئێمە لەوەیە لە ژەمەکانی ترە ئاسنمان دەستکەی خۆشی خۆت ئێمە خۆشمان نەزانین چا لە دوایینەوە خۆشە بەڕاستی لە دوای نان خواردنەوە. بەڵام شێوازی ژیان ئەبێت تۆزێک بەرەو با بڵین باشتر بیبەی مباشرەتەن لە دوای نان خواردنەکە نەیخۆی. ئەی بالموناسەبە خۆی بابەتەکە ئەوەیە کە تۆ چایەکە چەنێ درەنگیش
خۆی هەر خۆشینەکەی چێژەکەی خۆی ئەبێ بەڕاستی چاکێک سەرخۆشە خۆی فعلەن وایە وەکو وتمان بەڵام بۆ بە تایبەت بۆ هەندی حاڵەت هەیە وەکو شۆفێرێکی بەڕێز ڕێگاکەی دوورە باشتر وایە تۆزێک چایەکە دوور تاخیت خواردنەکە ها وتمان ئیسراحەتێک با کە ئیسراحەتێک و حەوانەوەیەکی بەخۆیدا ئەنج چایەکە بخوا ئەو کاتە هێورێ هینیە کاتەوە ئاگای لە خۆیە بێ و خۆتەزانی تر ئەو خەوە نامێنێ بەڕاستی کاکتۆر ئەمە بەتەنیا ماستا و ئەو کاریگەری هەیە دۆش ئەو کاریگەری هەیە بۆ خەو لە خستن خودی خۆی لەوەی هەموو ئەو مادەی کە من باسم کردی تۆفانە لە ماستا هەیە باشە لە ماست و بە شیرەمەنەکان بە هەموویە هەیە لە هێلکەیە هەیە لە گۆشتە هەیە لە مەسەلەن گۆشتەمەنیەکانیشە هەیە فەخودی خۆی و خواردنی کە خواردوتە تریپتۆفانی تایە ئەمیش با بڵێن هەر تریپتۆف با بڵێن ئەو ترشە ئەمینیەی تایە هەرچەنە بەو سەریعەیە نییە یەکسەر بیڵێ یەکسەر ئەی کابەخە و مادەیەکی خەیوەکو ڤالیۆمێک بیخوات و ئەوە بەڵام یارمەتی دەرە لەبیرمانیش نەچێ یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە ئێمە سێمین میکانزمیانی سێمین ڕێگایە وایلەکە لە کاتی خواردن با بڵێن ئێمە کە نان ئەخۆین جیهازی عەسەبیەکمان هەیە پێ ئەم جیهاز عەسەبی کە مەسئولە لەسەر ئیسراحەت بوون ئەوە زیاتر زاڵە بێ لەو کاتەیە فبەم سێهۆکارە بەڕاستی وا لە مرۆڤەکە تۆزێک لە کاتی نان خواردنی چەور و ماستا و ئەمانە مرۆڤەکە تا ڕادەیەک هەستی بە حەوانەوە ئەکا هەستەکە تۆزێک ئیسراحەتکە وەکو خۆشت وتت لەو کاتە کاتی بڕیاردان نییە بەڕاستی تازی و تۆزێک مێشک بە باشی ئیش ناکە لەو کاتێ کاتێک گونجاوە بۆ ناخواردن لەگەڵ ماستا و دۆیە چ ژەمێک ژەم احتیادیە لە بەعکسەوە زۆر نیعمەتێکی گەورەیە ماستا و لەگەڵ هەموو ژەمەکانە بخورێت چکە وەکوتم چکە ماستا و دەوڵەمەنە بەو هەموو ئەمینۆسیدانە دەوڵەمەنە بە کالسیۆم دەوڵەمەنە بە ڤیتامینات دەوڵەمەنە بە چەوریەکان ئەمانە هەمووی دەوڵەمەنە فتۆ ئەگەر لەگەڵ هەموو ژەمێکا بیخۆی ئەم هەموو نیعمەتە یەکتری ئەگرن فخودی خۆی ماستا و بەشێکە لە خۆراکی تەندروستی و بەشێکە لە خۆراکی هاوسەنگ کە ئێمە باسیەکەین بۆ یە گرنگە بەڕاستی خۆی